ئەسپ سواری وەفایە، ئەسپ سواری برایەتی، ئەسپ سواری ژیانێکە بەیەکەوە. ئەمڕۆ هاتنمان بۆم فستیڤالێکی کوردانەیە، فستیڤالێکی خۆشە ساڵانە کرێ لە هەموو شارەکانی جیهاندا بە خۆشحاڵیەوە. هەمووی ئەسپی کووردە کەسانی خۆشەویستیان هەیە بۆ ئەسپ و ئێمەش ئەمڕۆکە بەشداریکردنمان بە وێنەیەک و بە ئەسپێک وەکو وەفایەک بۆ هاوڕێ و هاوپیشە و برا و کەسی خۆمان کردووە. کاک عەلی خۆی ناوی هەردیە ئەسڵی، ناسراوە بە کاک عەلی ناڵبەند. فترێکی لەمەوە پێش بە حادیسەیەکی دڵتەزێن بەداخەوە گیانی لەدەستدا کۆچی دوایی کردووە. ئێمە وەکو وەفای هەستاینەم ئەسپەمان هێنا و ڕسمێکی خۆیمان هێنا لەم فستیڤاڵەیە. تەنها ویستمان خەڵکی بزانن کە ئەسپ سواری وەفایە، ئەسپ سواری برایەتی، ئەسپ سواری ژیانێکە بەیەکەوە، دوورخستنەوە نییە لە یەکتری. هەموو کەسێکە کاتە برایەک و کەسی لە یەکتری نێزگمان نەکاتەوە. بەڵێ ئێمە بە خۆشحاڵی و ئەمانوێ باسیکەن کاک عەلی دەستێکی گرنگی هەبووە لە نێوان هەموو ئەسپداران و خەڵکی کە ئەسپی هەبووە. بەردەوام هاوکاری خەڵکی کردو، بەهانای خەڵکەوە ڕۆیشتووە لە هەر کارێکی پێویست بوو بێت، لە بەشی ناڵبەندی، لە بەشی دکتۆری، لە هەر ڕوویەکەوە گەر دوی شەو بوو بێ، سێ شەو بوو بێ، ناو خەوا بوو بێ، لە هەر کاتێکا بێت، لە هەر ساتێکا بێ تەلەفۆنێکت بۆی بکردایە کاک عەلی لە خزمەت تا بوو. کاک عەلی چۆن بوو ئەم ئەسپەتان هەڵبژاردەوە تا چەند دەستیا بە لە پەروەردەکردنی ئەم ئەسپەدا؟ لە 100% خۆی خەریکی بووە، 100% خۆی عیلاجی داوە پێی، 100% خۆی خزمەتی کردووە. هەرچی ئەسپم هەیە نەک تەنها ئەسپە، خۆی خاوەنی ئەسپی من بووە. قەت لە ڕووی ئەوە من خاوەن نەبوومە، ماڵی ئاوا بێ من هەتا ئەمرم مەمنونی کاک عەلیم. بەڕاستی بەداخەوە ئێستاکانە لە ژیانە نەما خۆزگە ئێستا خۆی لێرە بووایە و بە چاوی خۆی ئەم شتانەی ببینایە.